لار شوێنێکن سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی کوردستان 24 و باسی ڕۆژ ئەمڕۆ باسی ڕۆژ تایبەتە بە سەردانی سەرۆکی هەرێمی کوردستان و شاندیاوەری بۆ کۆشتی ئەلیزێ لە پاریسی پایتەختی فەڕەنسا باز لە پەیوەندیات و نوتۆڵەکانی نێوان هەرێمی کوردستان و فەڕەنسا دەکەین. وەک دەزانرێ لە ماوەی کەمتر لە 6 مانگدا 3 جار سەرۆک بارزانی و سەرۆک ئۆڵاند دیداریان ساز کردووە. ناوەڕۆکی ئەو پەیوەندیە لەگەڵ میوانە بەڕێزەکانم هەریەکە لە دکتۆر ئازاد عوسمان مامۆستای پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە زانکۆی سەلاحەدین، هەروەها دکتۆر سەردار موسا شەریف دکتۆرا لە پەیوەندی نێودەوڵەتیەکان لە شاری دهۆک، هەروەها کەمێکی دیکەش دکتۆر ڕێبوار کەریم مامۆستای زانکۆ لە شاری سلێمانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. بە خێراتنێکی گەرمی میوانەکانم دەکەم. دکتۆر ئازاد پێم باشە لە بەڕێستانەوە دەست پێ بکەم. بە بەراورد لەگەڵ تەواوی وڵاتانی جیهان پەیوەندیەکی تونند و تۆڵ لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری فەڕەنسا دەبینین. ئەو پەیوەندی تونند و تۆڵە بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ ئەو پەیوەندیە پێشینەی هەیە دەگەڕێتەوە بۆ ساڵی بەتایبەتی بۆ ساڵی 1991 کاتێک کە کورد تووشی کۆڕەوی بوو، تووشی دەربەدەری بوون، پەڕینەوە لە سنوورەکانی ئێران و تورکیا. فەڕەنسا دەورێکی زۆر ئەساسی دیت شانبەشانی بەریتانیا بۆ دروستکردنی پەناگەی ئارام کە ئێستا بۆتە هەرێم. دەورێکی یەکجار زۆر باشی دیت، بەتایبەتی سەرۆک فرانسۆ میتران و خانم دانیال میتران دەوریان زۆر دیار بوو لەو مەسەلەیە. ئیلحاحێکی یەکجار زۆریان کرد لەسەر ئەمریکاش و لە سنتەوەی گرتوەکان. بگرێ فەڕەنسا ئەوەی نیشاندا بوو بەتایبەتی سەرۆک فرانسۆ میتران کە ئەگەر کۆمەلگای نێودەوڵەتی هیچ نەکا بۆ کورد لەو بارەیەوە فەڕەنسا ئامادەیە بە تەنیاش بێ بیکات. بەڵام بۆچی فەڕەنسا ئەوەندە بە گرنگیەوە تەمەشای کوردی دەکرد لە باشووری کوردستان؟ تەنانەت لە زۆربەی وڵاتانی دنیا لە زۆر شوێندا کێشە هەبوو، گرفتە بوو و پێویستیان بە هاوکاری مرۆیی هەبوو. بۆ فەڕەنسا ئەوەندە بە گرنگیت سەیری کوردی دەکرد؟ لە ڕاستیدا هەندێک جار شخصیش دەوری زۆر ئەساسی هەیە. ڕاستە فەڕەنسا و حکوومەتی فەڕەنسا سەیری کردکەوە کورد لێی قەوماوە، بەڵام دەبێت ئەوە لەبیر نەکەین خانمی دانیال میتران، خێزانی فرانسۆ میتران دەورێکی زۆر ئەساسی هەبوو، هەر لە ئەساسا زۆر زۆر لەگەڵ کووردا متعاتیف بوو، سۆزی هەبوو، توانی بووی تەئسیر بکە لە فرانسۆ میترانیش و هەروەها هەندێکی دیش لە تاقمی حکوومەتی فەڕەنسی ئەوانیش و تایبەتی وەزیر خارجی ئەو کاتەیان هاوسۆز بوون لەگەڵ کووردا. ئەوانە هەمویان دەورێکی ئەساسیان هەبوو کەوایان لە فرانسۆ میتران کرد ئەویش بەو شێوەیە بێتە پێش. باشە، میلەتێک کە بە هەزاران کەسی ئاوارە دەبن، میلەتێکی زوڵم لێکراو، ینی پێدوانە بۆ ئەمە هۆکاری هەرە سەرەکی بیت تەواوی خەڵک ڕوو لە هەندەران بکە؟ بێگومان لە ئەساسا مەسلەکەیە، مەسلەیەکی سەیریان کرد میلەتێکە کە ساڵەهای ساڵە تووشی زوڵم و قەهر دەبێ، بەڵام دەبێ ئەوەش بڵێن ئیعلامیش دەورێکی زۆر ئەساسی دیت. ئەو کاتی ئیعلام پێشکەوتوو بوو، وەکو ساڵانی پێشتر نەبووە، وەکو 74 و 46 نەبوو. ئەو دیمەنانەی لە تەلەڤیزیۆنەکان پێشاندران بەڕاستی دەورێکی ئەساسی هەبوو بۆ هەژانەوەی ڕایگشتی ئەوروپی و ئەمریکی و تەئسیرکردن لەسەر حکوومەتەکانیان. بەڵام هەروەکو گوتم شخصی دانیال میترانی زۆر دەورێکی ئەساسی هەبوو. باش دکتۆر سەردار، دێمە لای تۆ. لە شاری دهۆک ئەگەر لە سەرەتادا ینی هاوکاریەکانی فەڕەنسا، پەیوەندیەکانی فەڕەنسا لە ڕووی مرۆییەوە بوو بێت، بەڵام ئێستا وەکو دەبیندرێت هەم لە ڕووی سەربازی هەم لە ڕووی سیاسیش گەیشتۆتە ئاستێکی زۆر بەرز. ینی هەمان پرسیار دەکەمەوە بۆچی فەڕەنسا بەم شێوەیە هەوڵ دەدات پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان تونند و تۆڵ بکات؟ زۆر سپاس بۆ vê derfetê, spasî bo Dr. Azad Osman ji digê mêvanê we berez mamostayê min. Min evê ez biçim nav ew dîroka mamosta Azad Osmanî amace pêkirî. Ez dê basê dîvekê diyê peywendiyên Herêma Kurdistanê gel Fransa kim
کوچما هرما کردستان البدر گرینگه که تایبت بو فرانسا و کمالگاه روژاوای ایکشوان بنما اوکود ایرو که حضرات تندروات رادیکال اسلامی یانجه که دینیل روشالات ناوراست برای پیشمنچونه که گرینگ دبینیدن ولاتن وکی فرانسا آلمانیا و روژاواجه که وی در فتح باش بینن کود هریما کردستان شیتم شیوه که گشتی آسایش ببتن فاکترک بود دامی کردن آسایش گشتی نافخویی و درکی ولات وانم ایرو که از گهشت موقع قناعت کود هریما کردستان شیتن گل فرانسا ولاتن روژاوای تایبتی جن اندام ناتوی السر استراتژی که ها بش یاد آسایش کار بکن کو آسایش نافخویی درکی اروپا گیره بدتن به آسایش هریما کردستان با وقت سنورن درکی اکتی اروپاش لای آسایش و کوبری نو که ترکیه بین هاتن پاش بکشانه بونه سنورن خار باشوری هریما کردستان کارگریه که هریما کردستان هبیت سروی بابتی دا شر داعشی دا و شکاندنا داعشی پترجک بو هنده دیگرتن که هریما کردستان شلایلی سیاست نافخویی و شیوه که گشتی پیرو سیاست که باش و پوزیتیو بکتن ببتن هریما پیک بجیانه که نکنه ببتن هریمک که گشتی بس بونتوا کردی بس خریستیان و ایزدی و که منتوین دیجه که جه خال هریما کردستان هبونه حتی عرب و آواره انجکش آلیت شریف اجک هریما کردستان به قناغ دشیه در فتح وکتن درگاه خواه وکتن با 2 میلیون آوارین زیادترش 2 میلیون آوارین که پراستیجه که او داتال بردست منینن که هریما کردستان جه گین بینم باشە دکتۆر ینی دەمەوێت بپرسم هەرچەندە لە ماوەیش کەمتر لە 6 مانگدا سەرۆک بارزانی و سەرۆک ئۆڵان سێجار دیداریان ساز کردووە و لە ڕابردووشدا ینی پەیوەندیەکان هەر هەبوونە بەڵام بۆ ئایندە چۆن دەڕوانی لە پاش کۆتاهاتنی پۆستی سەرۆکایەتی ئۆڵان پێ دوایە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و فەڕەنسا پەیوەندی استراتیژین لەسەر هەمان ئاست دەمینێنەوە؟ از باورم وی بابتی داوید مروف پیچه که حذر بتن که سروک دهاتی فرانسا دکی بتن اگر آلیت سیاست نافخوایی فرانسا مروف بره خواب دتنه جان ماری لوپن یعنی که جان ماری لوپن ماریا لوپن به سر حکمی کو حزبکات رازگرای تندره و دجبریات کمالگاه مسلمان و هر وساج بیانی فرانسا دکتن و مسلمان و که کشه که سرکی یا آسایش نافخویی و کمالاتی و آبوریت فرانسا نشان دادن و از باور کم بلکه پیوندی که وساهنده تندتول نبتن بن گل هریما کردستان بس از حذر و بیجم اما ما دیتی اجک بری نو که چه حزب سوسیال دموکرات و یا چه حزبکات کوماری بتن هاتین سر حکمی فرانسا اجک پیوندی که تندتول گل هریما کردستان هبونه از باور کم جب افسر دانا سروک هریم بو پاریس و دوائن کومبیجن گل سروک فرانسا اولاند ایک جوان توران او بیکود پشتی سروک اولاندی کی ببتن سروک فرانسا دیسم بردام بت سروید پیوندیه ام بی بابتش میوید اشاره به بگم اگر در فتح بتن هریما کردستان خدا نخواه نیونرتی فرمیل پاریس اوش پشتی سال 1992 اب نیونرتی هیا نیونرتی هریما کردستان پاریس کو رسمی اجک رول که سرکی هبتن درست کردن پیوندی باش گل اداره دهاتیات پاریسیم باشە دیارە ئێستا دکتۆر ڕێبوار کەریم مامۆستای زانکۆ و پسپۆر لە پەیوەندی نێودوڵەتیەکان لە سلێمانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە دکتۆر ڕێبوار بەخێر بێت بۆ باسی ڕۆژ ئایا بەرژەوەندیەکانی فەڕەنسا کە هەر وڵاتێک هەوڵ دەدات لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەرژەوەندیەکانی خۆی تێدا ببینێتەوە و بەرژەوەندیەکانی خۆی تێدا بپارێزێ پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا هەرێمی کوردستان بۆتە بەشێک لە بەرژەوەندیەکانی فەڕەنسا کە ئەو وڵاتە هەوڵ بدات بە شێوەیەک لە شێوەکان ئاسایشی هەرێمی کوردستان بپارێزێ؟ زۆر سپاس بۆ بەڕێستان لە ڕاستیە ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە ئەم جۆرە سەردانەوە ئەم جۆرە کرانەوانەیە بەڕووی کۆمەلگەی دەوڵەتیە هەمووی شتی گرنگن هەمووی قۆناغێکی گرنگ لە پرس و لە کەیسی ئێمە باتە پێشەوە
بە تایبەتیش کە ئێمە لە شەڕێکی گەورەیە ئەیندا ئێستاە کە شەڕی دژی داعشە و ئەوەی لە ئێستا چاوەڕێکرێەوەیە کە لەبەر ئەوەی لە قۆناغی ڕابردووە فەڕەنسا ڕوڵێکی گەورە و کاریگەری لە هاوپەیمانەتی دژی داعشیان لە وەڵامدانەوەی هەڕەشەکانی داعشا بینیوە بە تایبەتیش چ لە عێراق و چ لە سووریا بۆیە بەردەوامبوونی ئەو جۆرە لە هاوکاریانە بەردەوامبوونی ئەو بوارەی کە فەڕەنسا پێی وایە کە توانین ڕۆڵ لەگەڵ کووردا ببینێن ئەم قۆناغەیە ڕەنگە کاریگەری گەورەی هەبێ و بە تایبەتیش ئەگەر تۆ دیقەت بێ ئەم جۆرە هەوڵی فەڕەنسا زیاتر لەگەڵ هەرێمی کوردستانەوە کەمتر لەگەڵ یان زیاتر لەگەڵ کوردایە لە هەرێمی کوردستانیش و لە ڕۆژئاواش و کەمتر لەگەڵ لایەنەکانی تری نێو عێراق یان نێو سووریایە بۆیە ئەم جۆرە گرنگی پێدانە بۆ خۆی دەلالەت و مەدولاتی مستەقبەلی ینی ئایندەیی ئەکرێ لێ بخوێنێتەوە بە تایبەتیش ئەوەی کە پەیوەندی بەوە هەیە کە لە قۆناغی داهاتووە استراتیجی بەڕێوەبردن لە دوای 3 مانگی تر استراتیجی سیاسی و بەڕێوەبردننی ڕوئیە و تێڕوانینەکانی فەڕەنسا بەرامبەر بە کورد چۆنە بێ بەرامبەر هەرێمی کوردستان چۆنە بێ ئەگەر لەسەر ئەم شکڵی ئێستا بمێنێتەوە کە ئێستا خەریکە وردە دەچێتە قۆناغێکی پتەوی باشتر لەوانی کە لە پێشتر هەبووە پێم وایە ئەگەر بەردەوامیەک بەم قۆناغە بدرێ ئەکرێ باسی پەیوەندیەکی جیاوازتر لە بینی هەرێمی کوردستان و لە بینی لەگەڵ فەڕەنسایە بکەین لە نێوان هەرێمی کوردستان و فەڕەنسایە بکەین ئەگەر جۆرێکیش لە سیاسەتی جیاوازتر پەیڕەو بکرێەوە بە دڵنیاییەوە بێ لە هەموو خۆناغەکانە قسەی جیاواز و یان توێژینەوەی جیاواز لەسەر ئەو بابەتانە باشە لە کاتێکدا ئەگەر هەرێمی کوردستان بکەوێتە چوارچێوەی بەرژەوەندیەکانی کۆماری فەڕەنسا بۆچی زۆرجار پرسیاری ئەوە دەکرێت بۆچی تاوکو ئێستا وڵاتێکی وەکو فەڕەنسا هەوڵ نادات بنکەیەکی سەربازی لە هەرێمی کوردستان بکاتەوە کە ئێستا بۆ پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان پێویستی بە بوونی هێزی نێودەوڵەتیە لە ناوچەکەدا دەڕاستیاکردنەوەی بنکەی سەربازی بەو شێوازە نییە کە بە تەنها لە دەسەڵاتی فەڕەنسا خۆی دابێ ڕاستە شتێکی گرنگە یعنی کاتی خۆشی کە کورتێکی لەو شتانی کە بۆیە بیکردایە لە پێش ساڵی 2011 لە پێش کشانەوەی ئەمریکیەکان لە عێراق ئەوە بوو کە بواە داوای لە ئەمریکیەکان کردایە بنکی سەربازی خۆیان لێرە دابنیان بۆ ئەوەی کە مەریەمە بپارێزن ئەلەقەل بەهۆی پاراستنی خۆیانەوە لەلانی کەم هەرێمی کوردستانیشیان پاراستایە بەڵام لە ڕاستیە بڕیاردان لەوەی کە بنکیکی سەربازی بکاتەوە لێرە بە تەنها لە دەسەڵاتی فەڕەنسایانی یەکەم ئەبێ لە ڕێو ئەوان ڕێز لە ڕێکەوتنە نێودەوڵەتیەکانە گرن ئەبێ لە نێو ڕێکەوتنە نێودەوڵەتیەکان ڕێگەیان پێ بدرێ یعنی ئاسانکاریکی یاساییان هەبێ پاڵپشتێکی یاساییان هەبێ بۆ ئەم بابەتە دووەم ئەبێت کە ئەمریکا کە لە بەروی ئێتا زەمانێکی نزیک ئەمریکا لەم ناوچەیە بۆ ڕازی بێ و رووسیا ئێستا ڕۆڵێکی گەوری هەیە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست و لە عێراقیش دەورە بینی ئەبێ ئەویش ڕازی بێت سەرڕای ئەوەی کە هەندێک هێزی ئیقلیمی تر بە تایبەت کە ئێران کاریگەری هەیە و تورکیا کاریگەریان هەیە ئایا تا چەندە لەگەڵ ئەو جۆرە کرانەوەی رووسیان فەڕەنسایان بەرامبەر بە هەرێمی کوردستان لە هەمان کاتیشە ئایا ئەم بنکە سەرباسیە تا چەنە ئەتوانێ پەیوەندیەکانی هەرێم و بەغدا هاوسنگ ڕابگرێ ینی کاردانەوەی خراپی بەغدای بەرامبەر بە هەرێم لێ دروست نابێ بۆیە ئەمانە هەموویە بێ لە بەرچاو بگیرێ پێم وایە لەبەروی ئێستا خەلەلێک لەنێو ئەم مەنزومەیە هەیە بە مانایەکی تر ئاسانی هەموو ئەمانە ڕازی بن بەکردنەوەی بنکەی سەربازی فەڕەنسی لە هەرێمی کوردستان بۆیە فەڕەنسیەکان نەیان بردوێتەوە قۆناغەوە بەڵکو ئەیانەوێت لە دوورەوە هاوکاریەک جۆرێک لە ڕێکەوتنیان هەبێت باشە دکتۆر ئازاد دەگەڕێمەوە لای تۆ هەرچەندە لە ناوەخۆ سەرکەوتنی دیبلۆماسەتی کورد وەکو پێویست باز ناکرێ لە میدیاکاندا بەڵام وەک دەبیندرێ سەرۆکی هەرێمێک کە پێی دەگوتێت سەرۆکی هەرێمی کوردستان دیدار لەگەڵ سەرکردەی باڵای وڵاتانی جیهان دەکات دەوانە ئەمریکا فەڕەنسا ئەڵمانی زۆربەی وڵاتانی جیهان نهێنی سەرکەوتنی دیبلۆماسەتی کورد بۆچی دەگەڕێنیتەوە لە کاتێکدا وەک دەزانرێ ینی بەغدا زۆر ناڕازیە تەنانەت ئێستا دەنگی ناڕازایی لە بەغدا زۆر بووە دەگوترێت مەسعود بارزانی سەرۆکی هەرێمێکە بەڵام وەکو سەرۆکی وڵاتێک پێشوازی لێکراوە بەڵێ پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و دەوڵەتان لە چوارچێوەی هەرچەند بە پێی ئەگەر بە پێناسەی دیبلۆماسی بی دیبلۆماسی نییە بتوانین بڵین پارا دیبلۆماسیە یاخود پەیوەندی دەرەوەیە بەڵام بێگومان ئێستا کە بڵین پێشوازی لە سەرۆک بارزانی دەکرێتن وەکو سەرۆکی هەرێم وەکو
هەرێمێکی نیمچە سەربەخۆ پێشوازی لێ دەکرێت لەبەر ئەوەی کوردستان هەرچەندە دەوڵەت نییە بەڵام هەرێمێکی نیمچە سەربەخۆی گرنگە لە ناوچەکە گرنگە بۆ ئاسایشی ناوچەکە چونکە پەناگەی خەڵکانی دیکەشە غەیری کورد کە لە نەک بەس لە عێراق بەڵکو لە سووریاش پەراهەندە دەبن دێنە ئێرە ئەوە گرنگە بۆ ئەوروپا و ئەمریکا کە لێرە پەنایان بدرێ نەچن بۆ ئەوانیش ڕانەکەن بنشن ببنە بارگرانی باش ئەو خاڵانە چی بوونە کەوای کردووە ینی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان لە پێگەنی و دەوڵەتیەکاندا ببێتە ژمارەیەک چی کراوە لە هەرێمی کوردستان؟ بەڵێ هەرێمی کوردستان لە ڕاستیدا عێراق لە حقیقەتدا بۆتە سێ پارچە پارچەیەکی ئەوە لە بەغدا و دەست پێ دەکا و هەتا دەگاتە بەسرا حکوومەتی عێراقی کە زۆرینەی مەزهەبی شیعین تێدا حکوم دەکەن و قوڵایی و سەنەدی ئەساسیشیان ئیرانە پارچەی عەرەبی سوننە لەبەر ئەوەی چەند هۆکارێک ئەوجا هۆکاری تەهمیش بوو لەلایەن سیاسەتی غەڵەتی مالکی بوو هۆکاری ئەوەی خۆیان قەناعەتیان نییە بە فیدرالی و بەڵکو هەوڵ دەدەن وەکو جاران بگەڕنەوە سەر حکم بە شێوەیەکی عێراقێکی مەرکەزی بۆیە ڕۆیشتن خزان بۆ ژێردەستی داعش بەڵام داعشیش نامینێ بەڵام معنای ئەوە نییە عەرەبی سوننە لەو حاڵەتە بە تەواوی تەهمیش و ئیهمال دەکرێن بەتەکید ئەلتەرنەتیڤێک بەدیلێک بۆ مەسەلەی داعش لە هاوسە عەرەبە سنیەکاندا دەندرێ کوردستانیش ئێستاکە بە واقعی دەستی بەسەر هەموو ناوچەکانی کوردستانی باشووردا دەسەڵاتی دەڕوات بە ناوچە دابڕێنراوەکانیش و بەو ناوچانەی کە حکوومەتی عێراقی دەستورە ئیعترافی پێکردووە اینجا لە ناحیەی ئاسایشی زۆر گرنگە بۆ هەموو عێراق و بۆ هەموو ناوچەکە لە ناحیەی ئابووری دەتوانین ئەوەش گرنگی خۆی هەیە کوردستان سەروەتێکی گەورەی سامانی سروشتی هەیە بە تایبەتی نەفت و غاز و خاکێکی زۆری هەیە ئاوێکی باشی هەیە لە بواری ئەوەی کەوا بۆیە دەوڵەتان تەماشای ئەوە دەکەن بۆ پرسپکتیڤی دواڕۆژ پێیان خۆشە بێگومان پەیوەندیان لەگەڵ ئێرە بەعاش بێ چونکە کە دەبینین لە واقعدا پارچە بووە ئەنجا بۆیە کوردستان ئێستا کە چەقیوە لە یعنی هەڵواسراوە لە نێوان پرۆسەی فیدرالیزمی چەقی و هەروەها پرۆسەی سربەخۆیی چاوەڕوان کراو باش دەچمە لای دکتۆر سەردار دکتۆر سەردار خاڵە بەهێزەکانی دیبلۆماسەتی کورد بۆچی دەگەڕێنیتەوە کە ئێستا بەم شێوەیە هاوشان لەگەڵ سەرۆکی وڵاتان پێشوازی لە شاندی کوردستانیدا دەکرێت ئەگەرم بەرەو خۆ بدنێت هەرێما کوردستان ڕاگەاندنا ڕۆژاوایە و کاریگەریەکە گشتی و بەرفرە هەیە لەسەر بریارên سیاسی و هزرا کۆمەڵگە سیاسیên لایەنên سەرکردەیên سیاسیên وڵاتên ئەوروپا و ڕۆژاوا وەکی تاکە هەرێمە ڕۆژهەڵاتە ناوەڕاستە هاتە دیتن کو بخواستە خوا حەزا هەندێ هەنە بەرەو دیموکراسی بوونێ بچن ئەگەر ئەم قۆناغا ناکۆکیên شەرە ناوخۆیی هەرێما کوردستانê ji bîr bikin nekine daxilî vê babetê de qonaxa piştî hingê herêma Kurdistanê take herêm bûye ku bixwe bi heza xwe dest avê te dîmokrasî bûn û proseya dîmokrasî bûn û sîstemeka tesamûhîl vê herêmê dabîn kiriye herêma Kurdistanê ew şûne rojhelata navêraz da yan ew welata ew herême ku hîç katekê kristyanek yezidiyek yan kêminetewekê dî tûşî destdirêjiya layên siyasî nebiye layên siyasî bi hîç şêweyekê wekî dewletên rojhelata navêrast hizra netewî perestiya tak neteweyî wekî dewletên cîran ku mirov ji li Tirkiye dibêjin bes Tirkiye li Îran dibêjin bes Îran e li ser hawlatiyên herêma Kurdistanê nesepandine herêma Kurdistanê eger em berê xwe bidinê ragihandineka azad berfireh vekirî heye her kesek derbirînê ji raya xwe dikitin herêma Kurdistanê de hemî layên siyasî kêmeneteweyî xawin hizb û rêxiraw û komelgeyên xwe ne ev ne hemî komeka fakteran in ku بۆ کۆمەلگای نێودەوڵەتی کۆمەلگا پێشکەوتیە نێودەوڵەتی تایبەتی ji Ewropa û Amerîka xalên girîngin ku asayişa vê komەlgeyê dabîn diketin ew bi şêweyekê berê xwe dine herêma Kurdistanê ku her kesekî li herêma Kurdistanê dêşêtin bijîtin pereb jiyana xwe weke azadî biditin
و بالفعل جه هرم کردستان شیا اثبات وی بکتن تایبتی جه شر داعشی دام چند عربا هریشی سر هرم کردستان یان چند عربا حوالاتی هرم کردستان کشتن اما هرم کردستان درگاه خواه با عرب وکر بیکو یک عرب الهرم کردستان توشی تحرش و دزدرجی حاطبتی کردنیم اوش آلی آسایش آلی رام دیتن اوش آلی آبوری و اگرم برای خواب دنه هرم کردستان پیروش سیاست که آبوریا وکری کریه پشت سال 2003 جک کمکا کمپانیا نمنتوی کمپانیا سر به دولت وکی فرانسا، آلمانیا، امریکا، روسیا هاتین هرم کردستان و برهنان کرینه بونو مناجه که بری 2 ساعتا از هات ما آگادار کردن جه که کمپانیا نفت روسیا دولت روسیا کنترکت یان پیماننامه گل هرم کردستان امضا کرد که با ماه 3 سال نفت هرم کردستان بکراتن کمپانیا نفت توتال یا فرانسی هاتی الهرم کردستان جگیر بیام دولت فرانسا وکی فرانسا انستیتوی که کلتوری و روشنبیری و زمانوانی الحولی رهیم که هرم کردستان پیشگیری دکتون دیارج روزانه که پیوندی کمالاتی روشنبیری یعنی برجوندی اولاتانه استال هرمی کردستان هن یعنی بدر ل مسئله شری تیرور و برجوندی آبوریشان لهرمی کردستان هن که کامرا نتنه برجامندی آبوری بلکه برجامندی سیاسی وانجی که هرم کردستان هیا هرم کردستان تا که هرم روشلاتا ناوراست کوب حزا خواه برو دیموکراسی بونه چن سیستم که دیموکراسی لیبرالی کراوت هرم کردستان تیتا پیرو کرنه افشار ولاتن روشلاتا روجا و تایبتی فرانسه و امریکا او روشلاتا ناوین دکن یان او کشین که روشلاتا ناوین سیستم سیاسی روشلاتا ناورین توش دبن او که حتی نو که کیف خواه سیستم که دیموکراسی روشلاتا ناوین دابی نکرینم پروژه همی پروژه ولاتن روجاوا بگیره فرانسه آلمانیا امریکا سبارت بر روشلاتا ناوین که آماجه پیدا کتن یک کمی پرسا وانا پرسا دیموکراسی بونا سیستم سیاسیه پرسا ماف مروفه پرسا ماف آفرتیه پرسا هاوسنگی کمالاتیه پرسا که منتوینه اف بابتن همی افاکتن که می اشاره پیکرین حریم کردستان هاتن دابین کرنین ما وکی ولات وکی حریم که ما اثبات کریه بو وان ولات کوبل امشن و همی که منتوان باش الحریم کردستان پیک و بجیم بیکو ام مترسیم السر لارکیم السر اصلی دیم می‌بینید از اشارتی که میگه بس که کرده که وقتی که بدمن فرمو سیستم سیاسی جهانی که نوکب ناو وستفالیان سیستم جهانی ها دیناس کرده قناعت من و قناعت گلک توجرن پیوندی نف دولتی جن برو کالبون یان گون بین وچتن اوشی واز سروریا دولتا که بری نو که هاتی بی ترجمه کرده بحبون هرم که هرم کردستان سر آست سیاسی جهانی شیوه که پرکتیکی هاتی هلوشاندنه پیشوازی کردن سروک فرانسا الکوشک فرانسا سروک هرم کردستان که نه دولت که دام پینا اعتراف بکیره سر آست نمدتوی و که به دجور بتن گوره یاسای نمدتوی پیشوازی کردن سروک هرم کوشک اسپی همان شیوه اشارت پنده تتن که بله هرم کردستان شیعه اثبات وجود خواه بگید وکی دولته که کاراکتره که سیاسی روشلات ناوراسته ام تا که هرم سر آست جهان ده که خدا نمخواه که خدا نخواه هزا که لشکری نه امشب هر شیوه که هزا لشکری پیشمرگه بجولینن آسایش هرم روشلات ناوراست وان دولت جهان ما ام تک بده زور باشه واتا وانجک زور باشه برجامندی گشتی هنل فیدری که هرم کردستان بیت پاراستنه باشه دواتر دقرم اولاد اسم الله دکتر ربوار دکتر ربوار ترافیکی دیپلۆماسی لە هەولێر ئەگەر بەراوردی بکەی لەگەڵ تاران لەگەڵ ئەنقەرە لەگەڵ دیمەشق لەگەڵ ناوچەکە بە شێوەیەکی گشتی ترافیکێکی دیپلۆماسی زۆر بەهێزە بەڵام پرسیار لێرە ئەوەیە ئایا ئەو دیپلۆماسیەتەی کورد یاخود ئەو دیپلۆماسیەتەی کە وڵاتان لەگەڵ هەرێمی کوردستان هەیەە گەیشتۆ تا ڕادەیە کە سبەینێ ئێمە دەوڵەتی سربەخۆی باشووری کوردستانمان ڕاگەیان ئەوان پشتگیری لە ئێمە بکەن خۆی کۆمەڵێکش لە پرسیارەکەی بەڕێستا هەیە یەکەمیان جار زۆر گرنگە کە بزانین ئێمە حاڵی خۆمان ناکرێ زۆر باڵی مقارنە بکەین بە هەندێک دەوڵەت کە پێگەی گەورەیان هەیە بۆ نمونە بە ئێران بە تورکیا تا ڕادێک بە هەندێک دەوڵەتانی
وەکو سعودیا وەکو قەتار یان وەکو هەندێک دەوڵەتانی تر چونکە ئەوانە یەکەم خۆیان بوونەتە ڕقەمێکی گەورە لە نێو بەرژەوەندی نێودەوڵەتیەکانە لە نێو علاقاتی دەولی و پەیوەندی نێودەوڵەتیەکان قسەیان هەیە یعنی بانگ ناکرێن خۆیان حەزۆریان هەیە ئەمە ئەبێ لە یەکتری جیا بکەینەوە. بەڵام ئێستا زۆر جار ببوورە دکتۆڕێ بۆ ئێستا زۆر جار باز لە نەخشەی سیاسی تازەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت تەنانەت بازدەوە دەکرێت وڵاتانەی کە زۆر گەورن پلان هەیە دابەشیش ببن. جا من خۆتۆی وەکوتم چەند شتێک لە پرسیارەکەی بەڕێستا هەبوو ئەوە یەکێکیان بوو کە بێ باسم کرد. دووەم شتێکی زۆر گرنگەوە هەیە ئەوەیە کە ئەم هێزە نێودەوڵەتیانە زۆر شاگەزانن هیچ شتێک ناتوانانی لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە تێبپەڕێنی بەبێ ئەوەی کە قەزەی کوردی و پرسی کوردی لە بەرچاو بگرن لەبەرەوە لە هەر شوێنێکا بیانەوێ بڕیارێکی چارەنووسا سەبارەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بن ئەبێ قەزەی کوردی یەکێک بێ لە قەز لە سەرەکیەکان کە ئەبێ لە بەرچاو بگیری و حساباتی بۆ بگری هەر بۆیە ئەم جومە جۆڵە دیبلۆماسیانە کە ئەکرێ چه هەرێم خۆی مبادرە بکات چ دەرەوە مبادرەکەن و دێن هەمووی گرنگە بۆی کە تۆ ئەو حاڵەتە لە کاتی داڕشتنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تۆ چیت پێ ئەدرێ ڕۆڵی تۆ چیە بێت و حەقیقەتیش ئەبێ و لە بەرچاو بگرین کە ئێمە ئەبێ خۆمان خاوەنی استراتیژێتێکی ڕوون بین بۆ ئەوەی کە ئەوەی پێمانە درێ لەسەر ئەو استراتیژیە بێ کە خۆمان باوەڕمان پێێتی و ئەم استراتیژێتە ڕوونەش ئەبێ ئەوە بێ کە خۆماندایانەی خۆماندایانی بە لە بەرچاوگرتنی پێدراوە یان خاڵە هەبووەکانی ئیقلیمی ناوخۆیی نێودەوڵەتی ناکرێ ئێمە پلانمان نەبێ و چاوەڕێ بکەین خەڵک پلانمان باتێ ناکرێ ئێمە استراتیژێکی دیایکراومان نەبێ و چاوەڕێ بکەین ببین بە بەشێک لە استراتیژێتەکە جیهانیەکان بۆیە بێ خۆمان لە قۆناغێکەکە ئەم حاڵەتەمانە بێ خاڵێکی تر ئەوەیە کە بێت زۆر بە گرنگیەوە سەیری ئەم بابەتانە بکەین ئێمە ناکرێ ئەبێ لەو قۆناغە دوور بکەوینەوە کە لە پرسی کورد تەواو هەمیشە پرسێکی کورد لەوە کاڵیە نەخێر پرسی کورد ئێستا پرسێکی تەنانەت ئیقلیمیش نییە پرسێکی نێودەوڵەتیە قەزەیەکی دەرچووە لەوەی کە قەزەی نەتەوەیەکی بێ و تەواو ئێستیهات کراوە و چەوسێنراوەتەوە ئەوە تێپەڕێ و خۆناغا بێ ئەبێ خۆشمان بە جۆی جۆرەکان ئیتر کەمتر باسی ئەو بابەتە بکەیت من هەمیشە وتومە و حەزیشەکەم لێرە بە شێوازێکی تلای بەڕێستان دووباری بکەمەوە من پێم وایە کە ئەبێ ئێمە ئیتر مخاتەبەی دڵ نەکەین لەگەڵ یعنی قسە لەگەڵ دڵی ئەو کۆمەڵگەی نێودەوڵەتیان نەکەین قسە لەگەڵ عەقڵ و مەنتیقی کۆمەڵگەی نێودەوڵەتیان بکەین قسەمان لەگەڵ دڵیان ناکرد لەوەی وتمان ئەنفال کران کیمیاباران کرێن خەڵکمان لێ کوژرا سەدام وای لێ کردین تۆ هەموو ئەو شتانی تر خاکمان داگیر کرد هەموو ئەو شتانی تر تەواو ئەنجابێ قسەیان لەگەڵا بکەین ئەوە تەواو باوەڕیان پێکردین هیچ گرفتێک نییە هیچ کەس ئینکاری لەسەر جینۆسایدکردنی ئێمە نییە ئەنجابا بینە سەر ئەوەی کە لە بەرامبەر ئەوەیە ئێوە بە مەنتیق بە عەقڵ چەنە لەگەڵ ئێمەیان و داڕێژەری ینی لە استراتیژیە نێودەوڵەتیەکانە ئێمە خەنە کوێی ئەو استراتیژیانەوە ئێمە لە چەند دەستکەوتمانە بێ ئایا ئێمە هەتەنها یەکمو بقارنە ئایا ئێمە وەکو فەڵەستینیەکانە بین کە بێت تا چەندین ساڵی تریش هەڕاکەین بە شوێن مافی خۆمانە یان وەکو ئیسرائیلیەکانە بین کە توانیان شتێک بۆ خۆیان دەست بخەن و هەرێم وڵاتێکیان بۆ خۆیان دروست کردووە کە زۆر جیاوازە لەگە شوێنەکانی تر ئەنجا ئەمە بەسم تەبەن بە مقارنەی ئەوەی کە ئیسرائیلێکا بەرامبەر بە خەڵکی فەڵەستینی ئەوە شتێکی ترە بەس باسیم لە ئیدارەدانی ناوخۆیە بۆیە لەمڕۆ ئێمە پێویستمان بەبوونی استراتیژیەک هەیە بۆی کە بمان خاتە سەر هێڵە گشتیە نێودەوڵەتیەکە تا ڕۆڵی خۆمانی زیاتر و باشتر تیا ببینینەوە لەوەی کە ئێمە پێمە یان ئەبێ ئێمە دوور بکەوین لەوەی کە بەشمان بدەن بەتەنها ئەبێ ئێمە خۆمان حازر بین شتمانە بڵین ئەمەمان ئەوێت لە بەرامبەر ئێوە چیمان بۆکەن زۆر باشە پێشم وایە کۆمەڵگەی نێودەوڵەتی نەرمترە لە ئێستا لە قۆناغەکانی ڕابردوو سەبارەت بە مافەکان زۆر باشە دکتۆر ڕێبوار ڕوونکردنەوەکان دەکەم بە پرسیار بۆ دکتۆر ئازاد ئایا کورد خاوەنی استراتیژەتی خۆیەتی یاخودنا بەڵام پێشەوەی وەڵامی پرسیارەکەم بداتەوە دەچینە ناو بڕێک و دواتریش درێژە بە گفتوگۆکانمان دەدەین. جارێکی دیکە سڵاوتان لێبێت گفتگۆی ئەمڕۆی باسی ڕۆژ تایبەتە بە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و کۆماری فەڕەنساوەرەوە پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ ئەمڕۆ میوانداری کەسایەتی پسپۆر و شارەزای پەیوەندە نێودەوڵەتیەکانمان کردووە لە ستۆدیۆی سنتەر دکتۆر ئازاد عوسمان میوانمانە لە دهۆکەوە دکتۆر سەردار موسا شەریف و لە شاری سلێمانیش دکتۆر ڕێبوار کەریم لەگەڵمانە. دکتۆر ئازاد دەگەڕێمەوە لای تۆ
پێشەوەی بچینە ناوبڕێک پرسیارەکەی من ئەوە بوو ئایا کورد خاوەنی پرۆژەیەکی استراتیژیە بۆ ئەوەی لەگەڵ کۆمەلگەی نێودەوڵەتی گفتوگۆی لەسەر بکە؟ بەڵێ پێشتر باسمان کرد گوتمان بۆ کۆمەلگەی نێودەوڵەتی بەتایبەتی فەڕەنسا و یاخود ئەمریکا و یاخود حتا ئەڵمانیا بەو شێوەیە پێشوازی سەرۆکی هەرێم دەکەن هەرچەندە کوردستان دەوڵەت نییە بەڵام لەبەر ئەوەی هەرێمێکی نیمچە سەربەخۆی گرنگە هەم لە بواری ئاسایش هەم لە بواری ئابووری بۆ پەیوەندی نێودەوڵەتیش هەمیشە لەسەر بنەڕەتی بەرژەوەندی و سوودی هاو بەشە بۆیە ئەوان تەماشای پاشە ڕۆژیش دەکەن لەو باوەڕەوە لە بڕەوە بەڵام بۆ مەسلەی سربەخۆ وتم کەوە کوردستان هەرێمی کوردستان ئێستا لە هەڵواسراوە لە نێوان پرۆسەی فیدرالیزمی چەقیوی عێراق و هەروەها پرۆژەی سربەخۆیی چاوەڕوان کراو بۆ ئەو مەبەستە هەروەکو کاگتۆر ڕێبوارش گوتی کۆمەلگەی نێودەوڵەتی بەتایبەتی ئەو دەوڵەتانی کە باسمان کرد ئامادەن بێنە پێش بەتایبەتی لە کاتی هێرشی داعش زۆر باش دەرکەوت یعنی ئەمریکا بە شێوەیەک هاتە سەرخەت ئەڵمانیا بە شێوەیەکی زۆر باش هاتە سەرخەت ئامادە بوو بۆ حەدی ئەوەی سوپایەکی 50,000 لە کوردستان مەشق پێ بکە و پرچەکی بکە و چەکی باشی کاریگەری زوو نارد خەڵکی ڕاهێنەری زوو نارد خەڵک لێرە چوو لەوێ ڕاهێنانی کرد ئیتالیا فەڕەنسا بەڵێ چی دەوڵەتانی دیکە کەنەدا ئوسترالیا یعنی کۆمەلگەی نێودەوڵەتی ئێستا بە شێوەیەک کە تەماشای کوردستان دەکا وەکو جاران نییە هەلومەرجی ئێستا ناوچەکەی ڕۆژهەڵاتی ناوڕاست و کوردستان و خۆی و شتێکی دیکەیە بەڵام دراسەیەکی استراتیژی ئەمریکیش لەو بارەیە هەیە کە لە کۆلێجی جەنگی ئەمریکاوە دەرچووە زۆر باش ئیشارەت بەمە دەکا دەڵێ لە کاتێکدا کە عێراق پارچە پارچەبوونی بووە ئەمری واقع ئەمریکا ڕاستە هەتا ئێستا لەگەڵ ئەوە یەک پارچەی خاکی عێراقدایە بەڵام لە کاتێکدا کە بووە ئەمری واقع ئێمە لەو بڕواین کە حکوومەتی ئێمەش سیاسەتی خۆی دەگۆڕێ و جارێکی دی وەکو 46 و وەکو 74 لەگەڵ کورد ناکات چونکە زۆرۆفی ئێستا فەرقی هەیە لەگەڵ جاران کەواتە ئیدارەی ئەمریکا پشتگیری لەسەر بەخۆی هەرێمی کوردستان دەکات ئەگەر ببێتە ئەمری واقع بەتەکید بەڵام ئەو پێت ناڵێ بڕۆ ئیعلانیکە لەبەر ئەویش بەرژەوەندی هەیە لەگەڵ دەوڵەتانی عەرەبی و لەگەڵ ئیران و لەگەڵ تورکیا دەبی حسابی ئەوە بەڵام ئەمە هەر پرەنسیپی نێودەوڵەتیش ئەوە قبول ناکات دەوڵەتێک بە ناوچەیەک بڵێت تۆ بەڵێ بەڵام ئەگەر سیرکەین بە واقع ئەوە ئەمریکا هاتووتە پێش ئەوە ئەڵمانیا لە پێشە ئەوە فەڕەنسا لە پێشە وڵاتانی دیکە چیک و هەنگاریا و جێدیش بەڵام مەسلەیەکی ئەلمانی هەیە دەڵێ ئەگەر بتەوێ یارمەتیت بدەم خۆت پێشان یارمەتی خۆت بدە بۆیە کورد دەبێ لێرە جارێ تەبعی سیاسی پیا بکاتەوە دام و دەستگای یاساییەکانی کاریگەر بکاتەوە بەڕاستی ئەمە کوڕیمان هەیە بە باڵێ ئەوانە باڵێ زۆر کەس پێی وایە تەنانەت دۆستانی کورد ئەوانەی کە دۆستی کوردن و لە هەرێمی کوردستانیش دەژین دەڵێن لە ئێستا باشتر نییە کورد سەر بەخۆی خۆی ئەجا زۆر ڕاستە بەڵام تۆ دائیمان کە بینایەک دروست دەکەی دەبێت لە بناغەوە دەستی پێ بکەی و زمینی سازی بۆ بکەی ئەمیش ئەوەیە تەبعی سیاسی پاکەنەوە معنای ئەوە نیە هەموو لە حکوما بن دەتوانن یەکلەم ئارەزە بن بەس تەبعی سیاسی پیا بکەینەوە ئەو پەرلەمانەی سەدان ساڵە خەونی پێوە دەبینین کارایی بکەینەوە لە هەماندا حکوومەت دیسان کاراتر بکرێتەوە تەواو بکرێتەوە ئەمە لە لایەکە لە ظروفی ناوخی بەڵام لە هەمان کات شەدەبی خاوەنی یەک استراتیژیە بین ئەوەی تەماشا دەکرێت ئێستا هەردوو حزبی دەسەڵاتدار لە کوردستان ئەمە واقعە لە واقع لەسەر ئەرزی واقع دوو ئیدارە هەیە لەسەر ئەرزی واقع دوو هێزی پۆلیس هەیە دوو هێزی ئاسایش هەیە دوو هێزی پێشمەرگە هەیە دوو استراتیژیش هەیە دوو سەنەد و دوو قوڵایش هەیە بەڵام ئێستا ئەوە بەو شێوەیە وایە کە تۆ باسی لەوە دەکەی لە واقعدا وایە بەڵام بۆیە پێویستە ئێستا ببیتە یەک استراتیژیە ئەو استراتیژیە بەرەو سەربەخۆیی بڕوا حزبێک نەوەک هەرا و دوو هێزە ئەساسی کە تۆ باسی لەوە دەکەی پێم وایە مەبەستت لە پارتی و یەکێتیە باڵێ تەواوی حزبەکان بە ئاشکرا دەڵێن ئێمە لەگەڵ پرۆژەی سربەخۆیی نین و بەرنامەی حزبەکەمان داخوازی بڵێ هەموو حزبەکان و هەموو هاوڵاتیانش لەگەڵن بەڵام ئەوەی کاری بەدەستە و بڕیاری یەکلاکەرەوەی بەدەستە هەردوو حزبی دەسەڵاتدار پارتی و یەکێکین چونکە لەبەر ئەوەی سەرچاوەی هێز و داهات لە لای ئەوانە بۆیە بڕیاری یەکلاکەرەوەش لای ئەوانە پێویستە هەردووچیان یەک استراتیژیان بە ئاشکرا هەبێ ئەو استراتیژیە بەرەو سربەخۆیی بڕوە ئەگەر بەڵام
وا تەماشا ناکرێ یعنی ئەگەر استراتیژیە بەرەو سەربەخۆیش بڕوا زەمینێشی بۆ ساز بکرێت لە هەمان کاتە بۆ ئەوەی ئەو استراتیژیە سەرکەوێ حەز دەکەم ئەوە دەرفەتم بدێ بۆ ئەو دراسە استراتیژی ئەمریکی دەڵێ ئێران و تورکیاش طبعاً ڕێگرن لە پێش پرۆسی سەربەخۆیی بەڵام ئەگەر دیتیان بووە ئەمری واقع نە ئێران حەز دەکا بە تەواوی هەرێمی کوردستان بکەوتە ژێر هەژمونی تورکیا نە تورکیاش حەز دەکا هەموو عێراق بکەوتە ژێر هەژمونی ئێران لەبەر ئەوەی ئەوانەش احتیمالێکی زۆر هەیە واز لە سیاسەتی خۆیان هەموارکەن بە شەرتێک هەرێمی کوردستان بتوانێت دڵنیاییان بکا کە ئەو جێگایی سربەخۆ دەبێ هەرێمی کوردستانە کوردستانی باشوورە کوردستانی عێراقە پارچەکانی دیکەی کوردستان نین لەو حاڵەتا دەبێ دڵنیایان بکاتەوە کە هەرێمی کوردستان ئامادەیە بە پێی مەرجەکانی یاسای نێودەڵەتی سنووری نێودەڵەتی خۆی وابکە کە هیچ هەڕەشەیەک و هیچ بەڵام پێدوانیە لە ماوەی ڕابردوودا هەرێمی کوردستان توانیویەتی دڵنیایەکی باش بداتە هەردوو وڵاتی کۆماری ئیسلامی ئێران و تورکیا. دکتۆر دەگەڕێمەوە لات دکتۆر ئازاد دەسمەلای دکتۆر سەردار لە شاری دۆک. دکتۆر سەردار ینی هەموو ئەوانەی کە دۆستی کوردن باز لەوە دەکەن کە ئێستا کاتی ئەوە هاتووە کورد لە باشووری کوردستان داوای دەوڵەتی سربەخۆیی بکە. ئەرێ بەڕاست ینی کورد لە باشووری کوردستان کامل بووە هەموو پێگە ئەساسیەکانی خۆی داناوە هەموو حزبەکان کە بۆ خۆیان بە ئاشکرا لە میدیاکان باسی لێوە دەکەن دەڵێن ئێمە لەگەڵ پرۆژەی سربەخۆیین ینی کورد لەو بوارەدا خاوەنی یەک پرۆژەی هاوبەشە یاخود خەلەل هەیە لە ناو کوردە. Ez bawerkim mamosta Azadî ji ke amaje vê babetê kir rasta layinên siyasî peywendîdar welatê pêşketî Emerîkî Ewropayî ciddî vecekê îşaret bi Hindê dane û dane guhê serkردایetiya siyasî ya Kurdistanê ku hîç katekê ji nûhge baştir û guncavtir nînin bû herêma Kurdistanê dewleta xwe rabigihîtin. Ev e waqe û hîç katê jî temetî nûhge navê herêma Kurdistan û serbexweya Kurdistanê nekete ser ragihandina cîhanî jî. Berî maweyekê min xwe ser malperên înternetê Googlê min lêkolîne kir li navbera 2002 heta 2016 ku li sala 2002 ragihandina Ewropa 281 carê basê serbexweya Kurdistanê kiribîn. Li 2016 heyva 8 yani Ağustê ev babete gehişte 180 hezarî. Li ragihandina İranê Farsî ku 500 cara sala 2002 bas serbexweya Kurdistanê kiribî nehel 2016 ev rêje gehişte 130 hezarê. Heman şêwe ji ragihandina Tirkî û ragihandina Erebî. Eger em vê lêkolînê vê vekolîneka biçîk wekî gorankariyeke re'ya komelgehên İran û Tirk û Ereb û Ewropa da bînin berçav bû me herêma Kurdistanê ev diyar dibitin ku mawê 2002 heta 2016 gorankariyê mezin rojhilata navîn de hatin kirinê gorankariyê mezin ne tenê eqliyeta hawlatiyê Ereb û Tirk û Fars da beramberî Kurda çêbiye belkû gorankarît eqliyeta serkirdayetiya siyasiyê devletên rojhilata naveraz da jî wê hate çêkirin beramberî Kurd ku îrokê etirafê bi Hindêkin pêwîst e dewleta Kurdî rojhilata naveraz de hebit. Wate hebûna herêma Kurdistanê ji maweyê sala 1992 heta nûhge ku bûye emrê waqeek bû van dewletan bû van welatan îzbat kiriye ku herêma Kurdistanê herêmeka seqamgîr baştir e helsûkewtê gel bikin etirafê pê bikin ku ji Hindê herêma Kurdistan bibitin hokarê metirsîl ser dewleta Îranê Tirkiye yan ji Êraqa Erebî. Başa. Babetê ku girêdayê vê babetî ve heye pitir peywendî ka Kamran pitir peywendî keş û hewayê navxweyê herêma Kurdistanê ye. Ka Kamran li peymannamê Sêver û Lozan Kurd yek nebûna Kurdî bûye hokarê Hindê ku dewleta Tirkiye di gel Rûsya pêk bêtin Rûsya pişta xwe biditin herêm pişta xwe biditin Kurdistanê û etirafê pê wajoya xwe li ser
پیماننامه نکتن که قول دابین کردا دولت اگه کردیل کردستان باکور بو کردا بیتا چکرن هر وساجک بشک چه دولت ارمنیه که آخا نهگه ترکیه بیتن دولت روسیه و کمال آتاتورک بیک هاتن نهگه سردمه که کونا بدن ام پشتی 100 ساله همان خلطی دوباره بکن راست سال 1900 یعنی پاش او همو دیپلماتکار نبین او همو گۆڕانکاریەی کە هاتۆتە ئاراوە تێگەیشتنی کورد تێگەیشتنی سەرکردەی سیاسیەکانی حزبەکانی هەرێمی کوردستان بۆ ئەم پرسە گۆڕانکاری بەسەردا هاتبێت سرشتیه همی سرکردهین سیاسیین هم کرد گۆڕانکاری عقلیت وان دهاتیه کنن دیتنا وان روانگه هویان سیاسی برانبری حریم کردستان و سربخوی حریم کردستان و هر وساج کاچاوا بشین گل حریم کردستان هلسوکوت بکن نبینه هوکار هنده که دولت ترکیه دولت ایران گواشتن سر حریم کردستان زیاده بکدن پیخامت وانا هندک لاین سیاسیین حریم کردستان یعنی هندک لاین سیاسیین کردستان گشتی نک حریم کردستان وی روشه حریم کردستان تایبت برچاو گرن و حزم آویجی کن بس لاین دی هنه که روش بروش حریم کردستان کیشه با حریم کردستان چگیرنه و چه جدیکن و دولت جیرانج گواشتن سر حریم کردستان دیکن که دبیجن ناب در ریک بیت دانه بو چالاکین سیاسی لشکرین وال حزبان اما ام دیگرن سر حریم کردستان کیشه باز کیشه حریم کردستانیه مل حریم کردستان همی پیکاتین دولت بین مهنه ما پارلمان هيا ما پلیس هيا ما سیستم دادوری هيا ما هزا که پیشمرگه هيا که دشتن سرور ما بپارزدن ما حکومت که که دستالات خود دشتن بسپیند ما حکومت که که دشتن آبوری حریم کردستان رو بده همی بکاتن دولت داری حریم کردستان هنم اما پیک و گریدان وانا ریخستن وانا سر جنی پیوستی که گرنگه زۆر باشە که ام اولاغ دهاتی استراتژی ما یا سرکرداتی سیاسی چه پارتی چه ایکیتی چه گورا چه اسلامی بەهێزی یەکڕێزی نێوماڵی کووردە دکتۆر ڕێبوار دێمە لای تۆ ینی لەم لەولا هەرچەندە دکتۆر ئازادش باسی لەوە کرد کە کۆماری ئیسلامی ئێران تەنانەت تورکیاش دەخوازن لە هەرێمی کوردستانەوە دڵنیایی وەرگرن کە ئاسایشی وڵاتەکانیان دەپارێزرێ لە کاتێکدا ئەگەر دەوڵەتی کوردستان لە باشووری کوردستان دامەزرا بەڵام بە بۆچوونی بەڕێستان ئایا لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا و چەند ساڵی ڕابردوودا هەرێمی کوردستان نەیتوانیوە ئەو دڵنیایی بداتە وڵاتان کە بوونی هەرێمی کوردستان وەک دەوڵەت بەمانای مەترسی نابێ بێ سەر ئەو وڵاتانە ئەمەی نەکردووە ئەمەی کە داوایەکەن ئێستا مەشتێکی جیاوازترە لەوەی کە لە پێشترە بوو ئەمەی کە داوایە کرێ بریتە لەوەی کە ئەم هەرێمە کە بێتە دەوڵات ئایا تا چەند کاریگەری لەسەر کوردی ئەو پارچانەی ترە بێ چکە دوجار جەناب دەبێت بزانیت کە لەوێش کورد هەیە و ئەم بەهێزبوونی ئێرە کاریگەری سیاسی گەورەیە بێ و حتا کاریگەری کۆمەڵایەتی گەورەش دروستەکە لە نێو خاکی کوردانی خاکی ئەو وڵاتانی کە لێرەیە بە پلی یەکەمە بەسمان لە ئێران و لە تورکیایە بۆیە لە ڕاستی ئەو زمانی کە ئەوانەیانە وەریگرن ئەوەیە کە ئەم نەموزەجە ئەم جۆرە دەوڵەتە ئەم مەطلبە فراوانتر نابێ داخوازیەکە گەورەتر نابێ کوردی ئێران داوای ناکا کوردی تورکیا داوای ناکا ئەنجە ئەوان ئەگەر ئەوان زمانی ئەمەیان وەرگرت ئەنج ئەوان ڕازی ببن بەوەی کام هەرێمە دکتۆر ڕێبوار لە ڕابردوودا بەدەر لە چوارچێوەی ئاشتی هیچ کاتێک هەرێمی کوردستان نەبۆتە فاکتەری دەستوەردان لە کاروباری ئەو وڵاتانە بۆچی ئێستا داوا لە هەرێمی کوردستان بکرێ کە دەبێ ینی کوردی ڕۆژهەڵات داوای جیابوونەوە نەکە یاخود کوردی باکووری کوردستان چونکە هیچ کاتێک لە ڕابردوو هەرێمی کوردستان ینی بەدەر لە ئاشتی هیچ ڕۆڵێکی دیکەی نەبووە کاکامەران بابەتەکە بەم شێوازەیە ئەو داخوازی کە لە کورد دەکرێتەوەی کە گەرنتیمان بنێ کە ئاسایشی ئێمە پارێزراوە بێ ئێمە ڕازینەوە ببن بە دەوڵەت داخوازیەکە پەیوەندی بە کوردەوە نییە چونکە ئەوەی کە پەیوەندی بە کوردەوە هەیە بریتە لەوەی کە سنوورەکانی قایم بکاو مەسەلەی سەربازی و مەسەلەی ئەمنی و مەسەلی ئەبازرگانی و هەموو شتانەمە تەنانەت لە ئێستایەکە ئێمە هەرێمین ڕێکخراوە ئەمە بابەتێکی زۆر جێگای گفتوگۆنی ئەوەی کە مەطلبە و خواستە لە لای ئێران و لای تورکیا ئەوەیە کە تۆ وەکو هەرێمی کوردستان زمانم بەرێکە کوردی ڕۆژئاهڵات و کوردی باکوورداوای دەوڵەت ناکەن و ئەو دەوڵەت دروستکردنەی تۆ لەوێ خرۆشارێکی جەماوەری و سیاسی دروست ناکە کە ئەوانیش داوای بکەن
ئەوە لە بەرامبەر من ڕازێ بم بەوەی تۆ دەوڵەت دروستکردی بەڕاستی من پێم وایە هەر هیچ کەسێک ناتوانێت گەرنتیە بابەتە بدات هەر کەس ناتوانێت نابێ ئەم گەرنتیە بدات گەر بیشتوانێت نابێ ئەم گەرنتیە بدات چونکە من ناتوانم کۆنتترۆلی هێزێکی سیاسی بکەم لە ڕۆژەڵاتیان لە باکووریان لە ڕۆژئاوا کە ئەویش داوای دەوڵەتێکی هاوشەوەیەک و هەرێم نەکە یان داوای ئەو نەکە کە هەرێمە کاتێک بوو بە دەوڵەت فراوانتر بێ ئەویش لە خۆ بگرێ ئەمە مەطلبێکە ئەگەر ڕاز بێ بڵێن بڵێ مەطلبێکی تەعجیزیە بەڵام حەزەکەم یەک نقطە بڵێمە چەند بە خێرایی ئەویش ئەوەی مەسەلی ئەمری واقع بوون بە ئەمری واقعەوە ببن بە ئەمری واقع دەوڵەتەکە دروست بکەن ئێمەش لە ڕاستیە ئەتوانی تۆ بی بە ئەمری واقعەوە ناکرێت چاوەڕێ بکەی خەڵک بتخاتە قۆناغی ئەمری واقعەوە ئەگەری خۆت دەست پێشخەری بکەی وەکو کورد بۆی بچیتە قۆناغی ئەمری واقعەوە بەڵام لە ڕاستیە ئەبێت کاڵم ئەبێ خۆ دەست پێشخەری بکەی بریتینە لە هێزێکی سیاسی و دوان بریتێرەوەی کە ئەم هێزانە هەمویان پێکەوە ئەم بڕیارە بدەن ئەمە بڕیارێکی چارەنووسازی گەورەیە ئەمە لە میساقی نەتەوەی یەکگرتوەکان ناوێنراوە مافی حق تقریر المەسیر مافی چارەی خۆنووسین مافێکی گرنگ و گەورەیە ناکرێ بە هێزێک و بە دوان بڕاستەمە بدرێ بە هەمووان پێکەوە لەسەر ئەمە باشە ئومێد هەیە دکتۆر ڕێبوار ئومێد هەیە کە ینی ئێستا هەوڵ هەیە و حزبەکان خەریکی گفتوگۆن و ئومێد هەیە یەکڕێزی نێوماڵی کورد لێ بکەوێتەوە و هەمویان لەسەر کێشە و گرفتەکان ڕێک بکەون پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە لە کاتێکدا مەترسی هەرە گەورەی کورد لە باشووری کوردستان لە ئەنقەڕە و تارانە بمانەوێ و نەمانەوێ ینی یاریکەرە سەرچیەکان ئەو دوو وڵاتەن لە کاتێکدا کە ئەوان بوون بە مەترسی لەسەر هەرێمی کوردستان پێتان وایە پەیوەندە دیبلۆماسیەکانی هەرێمی کوردستان لەگەر کۆمەڵگەی نێودوڵەتی ئەوەندە بەهێزەکە کۆمەڵگەی نێودوڵەتی پارێزگاری لە هەرێمی کوردستان بکەن نەهێلێ ئەم وڵاتانە دەست لە کاروباری هەرێمی کوردستان وەردەن ئەم وڵاتانە یەکەم کارێک باوەڕدانیم کە ئەو مەترسیەکەی هێندە گەورە بێت کە هەموو شتێک پێکەوە تێک بدەن لە بەرەوەی ئەم هەرێمە نەبێتە دەوڵەت نە ئێران نە تورکیا ناتوان ئەمە بکەن چونکە لە دەرەوەی ئەمە شتیتر ئەو روژێت بە تایبەتی ناخۆی ئەم وڵاتانەیە و کۆمەڵگەی دەوڵەتی ئابۆ ئاسانیە ڕێگە نایە کە یەکێک لە ئەتوقۆ دەزانی سە لە سووریا چیە گوزارێت ئەزانی لە عێراق چیە گوزارێت یانی کۆمەڵگەی دەوڵەتی لە هیچ یەکێک لەم حاڵاتانە بێدەنگ نەبووە بەڵام وەکو وتم ئەمە پێویستی بەوە هەیە کە تۆ ببیتە ڕقەمێکی گرنگ لە استراتیژی کۆمەڵگەی نێودوڵەتیە ئەومەش بۆەوە بێت کە خۆتۆ ئامادەکاری کردوێت پێم وایە ناکرێ یعنی وا بەکەوە تەماشای هەموو بکەی کە هەر شتێک دەویستمان دەوڵەت ڕابگەین هەمووی بێ بە دوژمنمان پێم وانیە وابێ بەڵام ئەوەی کە زۆر گرنگەوەیە ئێمە چۆن دڵڕایگەێنین وەکیەکە ڕایگەێنی ئەگەر خۆمان هەمومان هاتین ڕامانگەیان بە مواساتی شەرعی و بە هێزە سیاسەکان ئەمان ڕاگەیان پێم وایە هەمووشی بە جۆرێک جوەکان بەشێکیان ڕێزی قرارەکەمانەگرن و بە دڵنیاییشەوە بێتەوە قوعیەوە بکەین کە بەشێکیان نەکەون نەشەڕۆ لەگەڵمان تایبەتی ڕەنگەی مە زۆر باسی عێراق و باسی ئێران و تورکیامان کرد وەزاسی عێراقمان نەکرد لە ڕاستی ئێمە ئەبێ خۆشمان ئامادە بکەین بۆ پێکدادان لەگەڵ عێراق ئەگەر دەوڵەتی کوردیمان ویست بە شێوازێک لە شێواز باشە دکتۆر ئازاد زۆر بە کورتی چەند چرکەیەکم ماوە دەگوترێ یەکەم وڵات کە دان بەسەر بەخۆی کوردستان بنێ وڵاتی فەڕەنسایە پێت وایە وڵاتی هاوشەوەی فەڕەنسا بۆ پرۆژەی سربەخۆیی زۆرن ناتوانم ئەمە تاکید کەم بەڵام بە تاکید بویستم سێتشت بڵێم ینی بە کورتی سێ مەرز زۆر گرنگە بۆ سربەخۆی یەک ناوماڵی خۆت ڕێکخێەوە لێرە دوو یەک استراتیژیە هەبێ سێ بۆ مەسەلەی ئێران و تورکیا زۆر پێویستە کوردانی پارتە سیاسەکانی تورکیا و ئێران لەگەڵ ئێمە هاوکار و هەماهەنگ بن بۆ ئەوەی لە پشتی حدودی نێودەوڵەتی کوردستان هەرەشە و هێرشکاتمانتەوا بوو دکتۆر ئازاد عوسمان مامۆستای پەیوەندیەکانی نێودەوڵەتی زۆر سوپاست دەکەین دکتۆر سەردار موسا شەریف دکتۆرە لە پەیوەندی نێودەوڵەتەکان لە شاری دۆهۆک سوپاست دەکەین دکتۆر ڕێبوار کەریم مامۆستای زانکۆ و پسپۆری پەیوەندی نێودەوڵەتەکان کە لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر سوپاسی بەڕێزیشتان دەکەین بینەرانی بەڕێز زۆر سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا